باشە عزیزان و خۆشەویستان، ئەم شەویش یەمە خزمەتان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەکتان بگەێنم. ئەوەستین تا وردە وردە هەموو بەڕێزانە کۆ ببنەوە بۆ ئەوەی کە پەیامەکەی خۆم بگەێنم. کات زۆریش ناگرم، هەروانەگە نیو سەعات ئاواسی 5 دقەیەکشتێکی لە بابەتانە سوزانم تا چلیش ڕەنگە بڕوە. هەمووتان بەخێربێن سەر چاو خۆشەویستان و عزیزانی من. شەو شەوگاتان خۆش بێت. قوربانی ئێوە کاتەکەی خۆمانەی تێ سەعاتی 9 ڕێکە بە کاتی ئەوروپا و دەیە بە کاتی کوردستان. سڵاو سەر چاوم، بەخێر بێن سەر چاوانی من هاتن، بەخێر بێن عزیزان، بەخێر بێن یاخۆ. ئەچینە ناو قسە و باسەکان وردە وردە بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە و کاتە قسە و باسەکانی خۆمانەکەین لەسەر ئەو تەوەرانی کە باسم کردووە. بەخێر بێن سەر چاوی من. لەسەر سیناریۆکانی پاراستن و پارتی و بنەماڵی بازانی تابەن بەلایەفێک ئێمە ناتوانین ئەم مێژووە شەن و کەوکەین و باسی هەموو ئەوانە بکەین کە بنەماڵی بازانی ترۆری کردوون و کوشتنی دەرمان خواردی کردوون، بەڵام دەتوانین خەتێک بخەینە ڕوو کە هەموو خەڵک پێی ئاشنا بێت کە بنەماڵی بازانی لەم مێژوانە بڕاتی چ ڕۆڵێکیان هەیە. سەرەتا عەزیزانی من، زۆر جار لێرە لەوێ ئەبیسم بە منەڵێن کە ئەکە قسەکردن سوودی نییە و ئەژیکەن بە گاڵتە جاڕی و بە کۆمێدی قسەکردن سوودی نییە و پێویست ناکات و بە قسەکردن وایە ئەومان ئەو ڕاستیانە ئەزانین. بەڵام تۆ کە دانیشتویت ملی خۆتی شۆڕ کردووە بەرماوەی پارتی وێشێتی ئەخۆی، ئێشتا تۆ بە ئێمەش ئەڵێ قسە مەکەن و قسە سوودی نییە و ئالم بابەتانە. ئەگە سوودی نییە بەدیلەکەی تۆ چیە زەحمەت نەبێت؟ ئایا بێدەنگی و ملشۆڕی و ملداخستن بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی بەدیلە لە بەرامبەرەوە کە خەڵک قسە نەکا؟ بەڕاستی ئەوە بەدیلەکە تۆ ملی شۆڕکەی، کە تۆ بێدەنگ بی، کە تۆ سوال ملی بن و بەڵام قسە نەکەی. ئەمە بەڕاستی بەدیلەکەی جەنابتە؟ ئەگەر بەدیلێکی تریشی پێ بە نمونە بڕۆی شەڕە ئاربیجی و شەڕە تۆپ و لەم بابەتانەکەی فەرمووە ئەمە عەرزەوە گەس بڕۆ بۆ خۆبی کە زەحمەت نەبێت. لەبەرەوە کەس ئەو قسانە نەکات لە حەقەتە. هەر کەسێ ئەو قسە و باسانە کە سەرفەن جاسووسی دەسەڵاتەکانی پارتی وێشێتیەوە کار بۆ ئەوانەکە و ئەیانەوێ ئەو دەنگانەیش کە هەندژی ئەو دەسەڵاتە لە واقعان نەمێنن. هەموو کەسێ بخەسێنرێ ملی شۆڕ بکرێ لە بەرامبەر یەکێتی و پارتیە، هیچ کەسێ ڕەخە نەگرێ قسە نەکات. وەکو چۆن لە کوردستانی ئێمە لە باشووری کوردستان ئێستا نووسەر نەماوە، شاعیر نەماوە، چیرۆک نووس نەماوە، هیچی نەماوە، هەر هەمووی بێدەنگ و سکوت ئەڵەی ماسوودۆی کراوە بەسەرا، بەشەرێک چرکەی لێوە نایە، هەمووی خۆی فڕۆشە بۆ دەسەڵاتە، پارە ئەخواتەوە یەقەیاتەوە، تەواو ئیلاقی بەسەر یەشی ترەوە نییە. بزانێ بڕۆ لە باشووری کوردستان سێری کە بزانە کامەیە نووسەر و شاعیر و ئەدیب و نازانم تەڕەماشەکانی ئێمە لە کوردستانی باشوورە. لەکوێ زەحمەت نەبێ؟ هەر هەمویان خۆفرۆش بێدەنگ قوڕ و قەپیان کردووە بەڕاستی. قوفڵێکیان لە دەمیان چرکیان لێوە نایە بەرامبەر بۆ دەسەڵاتە. یەک قسە ناکەن بەرامبەر بۆ حتا داهێنانیشیان نەماوە، شیعریان نەماوە، هونەریان نەماوە، ئەدەبیان نەماوە، هیچ شتێکیان نەماوە بەڕاستی. هەتانەوێ ئێمە جواب بکەین، ئێمە وا ناکەین بەڕاستی. ئێمە بەردەوام لە قسە و باسەکانی خۆمان ئەبین هەتا کۆتاییەوە. لێرەوە وردە وردە ئەچمە سەر باسەکە. بەخێر بێن سەر چای من، تێکستەکان ئەبینم بەسەرعی ئەڕوا. بە هەر حاڵ هەمووتان بەخێر بێن سەر چای من هاتن. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە. با کاتەکە نەکوژین. ئەوە وەڵامی ئەوە ببووی کەس ئەو قسەیان نەکەم. عەزیزانی من، باسەکەی من خودی جەوهەر ئاغای هەرچی و کوڕەکەی نییە. بەڕاستی من ئەوانە بەس ناوم بیستون ناس لە واقع. واتە بابەتەکە ئیلاقی بەسەر شەخسەکانەوە نییە. ئەوەندەی کە هەڵچوونی من یا تووڕەبوونی من لەوەی کە بنەماڵەی بازانی ئەچێ بەژەهر هەوڵ ئەداکە نارەکانی خۆی بکوژێ، واتە ئەوەندەی دژی کردەیەکی ستەمکارانەی بنەماڵەی بازانی پاراستنەکەیانە دەرهەق بە نارەکانی خۆیان شتێکی تر نییە. خەتەرەکە ئەمەیە عەزیزان، کە ئەم بنەماڵەیە دەیان ساڵە سەرقاڵی تەسفیەکردنی نارەکانی خۆیانن بە هەر ڕێگەیە کە پێیان کرابێت. جایان لە شەڕەکانە بە پاڵپشتی دەبابە و گاردی کۆماری بەعەس، بە یارمەتی ساواکی ئێرانی، بە یارمەتی ئیطلاعات و پازاری ئێرانی، بە یارمەتی جەندەرمەی تورک، یاواتە بە پاڵپشتی لەشکری داژیکەران بە تیرۆر و زیندانی کردن، یا بە فرۆشتنیان بە داژیکرانی کوردستان، واتە کوردانی باکوور و کوردانی ڕۆژهەڵات و ئەم بابەتانە، مەسەلەن ترۆریانەکردن یا بە زیندوی ئەیاندانەوە بە داژیکرانی کوردستان. هەتا ئێستا ئەمە هەروە بەردەوامە. ئەیاندان بە دەستگا جاسوسیەکانی هەر چوار پایتەختی داژیکەری کوردستان.
لە مەخابراتی عێراقەوە بیگرە بۆ ساواک لە ئیطلاعاتەوە بیگرە بۆ میت هیچ پارچەیەک لەمانە نەماوە بنەماڵی بازانی خیانتیان لە پاچەکانی کە نەکردرێ بۆ تاژکرانی کوردستان. ئەگەر هەموو ئەمانەش نەمابێ لە دۆستایەتیە سفریان بۆ ڕاخستووی دەستیان بەسنەوە بۆ گرتووی اینجا لە ژێرەوە ژەهر خواردوویان کردووی نامردانە هاتووە کوشتووی تێ لە ناویان بردووی جایا بە چەند ساڵێ یا بە کوتوپڕ یا بە جەڵدەی دڵ یا بەشی لە شتەکان تۆ کۆتایی پێ هاتووە. ئەمە ماهیەت و کرۆشی پارتی و پاراستن و بنەماڵەی بازانیە. واتە هەرچی ڕێگایە ئەیگرنە بەر بۆ ئەوەی نارەکانی خوان بسڕنەوە لە ناوی برن. حتى مثلا بابرين لاواسرين نار حتى قالوتي ناريان هول تقلاكن هر اميه اگر بنمونه ام جوهر اخايا ناوي فتح بوايا ناوي جبال بوايا ناوي هر شيء بوايا من تنها ناو كما برد بو من اونيه كابا شيء وشينيه باشا ياسر بهاش تشينو تويشيك بوايا كريكارك بوايا حمالك بوايا خوشان ازانن بدرجاي ام صالنا تجربة لمن هي هر كسي شقيقي تيال درابي من بشوانيم كردوه هر كسي تيرور كرابي ديان بابتون دستان نسيو لايفم كردوه هر كسي كان برئيشتيو بارتي برلماني انتابي من هميشه هالوسي خومو بران برحق مني بسرو اما موقعيتي تشي وشي نيه براستي اگر امنا هر کەسێکی تر پاراستن یا دەستگای زانیاریەکێتی هەوڵ بدەن تیرۆریکەن یا ژەهر خواردیکەن لەبەر ئەوەی کە ئەچێتە ناو حیزبێکی ترەوە لەبەر ئەوەی جیابی دەکاتەوە لەبەر ئەوەی نەیاری ئەمانەیە بەڕاستی من هەر دژم ئەمە ڕاستیە خۆشەویستان. ئەزانی ئەمە وەکو چی وایە وەکو ئەوە وایە چۆن عەبدوڵای کیۆخان موبارەک لە چووە ناو پارتی ئێستا یەکێتی بێ دەرمان خواردی کا لەبەر چووەتە ناو پارتی ئەمە تاوانە بەڕاستی ئەمە وحشەتە ئەمە تابینە قاقا بنەماڵەی بازانانی خاتە ناو زێرابی نەزانیەوە بەڕاست ئەبێ هەمومان هەڵوێشمانە بێ وە بکەرەکانیان ڕسوا بکەین هەوڵیشیان داوە بۆ من دەرمان خواردم بکەن بۆ تۆش هەوڵەدەن بۆ فڵان و فیزاری هەوڵیان بۆ ئەو کارە نەبکەن هەر لەبەرەوەیە مەسعود بازانی کەیە بۆ سێمانی ئاو لەگەڵ خۆیان هێنێ ئاوی سێمانی ناخواتەوە چونکە خۆیان پیس و چەپەڵن ئەترسن لەوانە. خۆشەویستان پاراستن و بنەماڵەی بارزانی بە تەواوەتی لەوە تۆقیون کە عەشەتەکانی بادینان پشتکەنە ئەوان و ببنە حیزبێکی تر جا ئەو حیزبە دۆسیان بێ نەیاریان بێ هەرچێ بێ بەڕاستی بۆوان فەرق ناکات چونکە ئەو منتیقەیە ئەو ناوچەیە زیاتر عەشیرەتیە یعنی کۆمەڵی عەشیرەتی تێدایە کەم عەشەتانە هەمویان بەهێزن پایە ئیجتیماعیان هەیە نفوسیان هەیە خەڵکیان هەیە بۆیە بنەماڵەی بازانی بە درێژایی ئەم مێژووە ویستێتی ئەمانە یا پیاوی خۆی بن و لە بەیکی پێ بڵێن یا لە ناویان برێت و سەریان پێشڕ کات باشە سەرەتا هەوڵ ئەدا بە پارە بە پۆست بە سامان و ئەوانە بیان کڕێ سەرک عەشەتەکان بکڕێ پیاوەکانی بکڕێ ئەگەر نا لە کونێکەوە زەفەریان پێبا هەوڵەدا کە لە ناویان برێ لە 100 ساڵی ڕابردووە خۆشەویستان هەمووتان بە مێژووا بچنەوە عەشیرەت نەماوە لە دەڤەری بادینانە زەربە بەدەستی پارتی و بنەماڵەی بازانی نەخوات لە باوکی مەلام سەفایشەوە هەروە هاتۆتەوە خۆشەویستان یان دەبێت سەر بۆ ئەمانە شۆڕکەی یان دەبێت دژیان بوەسیتەوە هیچ چارەیەکی تر واتە ڕێگای سێهەم بەڕاستی وجودی نییە لە دروستبوونی حکوومەتی عێراقیەوە بابڕێن یعنی لە دروستبوونی عێراقەوە عەفو لە دروستبوونی عێراقەوە لە بیستەکانەوە زۆربەی ئەو عەشیرەتانەی کە بچوونەتە پاڕژێم بە تایبەتی لە دوای ساڵی 60ەکانەوە کە بنەماڵەی بازانی تر ئەوە بوون باشە تەنها و تەنها بنەماڵەی بازانی ویان لێکردوون ئەوانە ببن بەجاش و بن بە پیاوی حکوومەتەکانی بەعس و فڵان و فیسار و ئەلەم بابەتانە هەتاوەکو خوارەوە هەر هەمویان لەبەر تەعدای بنەماڵەی بازانی ڕۆشتون باشە لە کاتێکە هیچێکێ لەو عەشێتانە هێندەی بنەماڵەی بازانی جاش و خائین نەبووە بۆ ڕژێمەکانی بەعس و ئەوانەی خواتریەوە سێریکە ئێمە سەدان مستشارمان هەبووە بەڵام حیزبی بەعس سەدام حسێن متمانەی بە یەک مستشار نەبووە لە سوێکی ئابا 700 دەبابەی باتێ دەیان هەزار گاتی کۆماری باتێ بڕوا هەولێر داگیر کات شتیوان نەبووە بەڕاستی چونکە جاشی ئیقلیمی جاشی ئەقدەم بەڕاستی مەسعود بازانی و بنەماڵەکەیەتی باشە بۆیە زۆربەی زۆری عەشەتەکان کە لە ساڵی 60ەکانەوە یایەنێتە پاڕژێمی بەعس و ئەوانە تەنها و تەنها بە فیتی بنەماڵەی بازانی بووە بنەماڵەی بازانی بە ناوی کورد و کوردایەتی و شۆڕشەوە سەری بە خەڵک داخست خەڵکیش خۆی بە پیاوەزانێ ناچێتە نازلکا بۆ بنەماڵەی بازانی و ببێ بە پیاویان باشە شێخ سابیری سوورچی دوژمنی سەرسەختی بنەماڵەی بازانی بوو
دوای ڕاپەڕین ئامادە نەبوو لە ژێر دەستی بنەماڵی بازانیا بژی چوو بۆ مووسڵ لەلایەن گەنجێکی سوورچیەوە بە فیتی پاراستن ژەهر خواردوو کرا کە من ناوی گەنجەکەشم لەلایە لە دوای 3 هەفتە لە هەولێر گەنجەکە کوژرا پاراستن کوشتی بۆ ئەوەی کەشتەکە کەشم نەبێ وتیان وەڵا شێخزانە کوشتوێتی لەبەر عیلەکەی ناوەکەی نابم ئەو کەسەکە ئەو کابرایی دەرمان خوار کرد عزیزان لە ساڵی 1960 لە مووسڵ ئەحمە ئاغای زێباری بە فەرمانی مەلا مستەفا تیرۆر کراوە واتە لەو کاتەوە ئەمانە خەریکی تیرۆرکردنی خەڵکن بەڕاستی ئەیانەوێت هەر کەسێ سەریان بۆ شۆڕ نەکا پیاویان نەبێ ئەمانە لە ناوی بەرن و تەسفێکن هەمووتان بیرتانە کە بنەماڵەی بازانی چۆن پەلاماری گوندی کەڵەکنی سوچیەکانیە و چۆن سەرۆک عەشیرەتەکەی کە ناوی حسێن ئاغای سوچی بوو لەگەڵ دەیان کەسە و هەموو گوندەکەیان تاڵان کرد ئەوانیان هەمووی کوشت بەڵام بەداخەوە سوچیەکان بەشێکیان خائین بوون بەشێکیان خۆفرۆش بوون بۆ پارە و بۆ پۆست یانە بەرەی بنەماڵەی بازانی و پارتی پشتیان کردە سەرۆکی عەشەتی خۆیان و عەشەتەکەی خۆیان کە ئەوە بەڕاستی پەڵەیەکە کە ڕەش بە مێژووی سوچیەکانەوە لەم 15 ساڵی ڕابردووە کە نەدەبوو ئاوایان کردەیە بەڕاستی ئەبوایە یەکگرتوو بوونە لە بەرامبەر پارتی و بنەماڵەی بازانیە ئەمە لە کاتێکە مەسعود بازانی فێڵی کرد لە حسێن ئاغای سوچی و متمانەی پێکرد حسێن ئاغا نەیزانی کە مەسعود بازانی و بنەماڵەی بازانی مار متمانەی پێ ناکرێ 50 ساڵ مار لەسەر سنجی خۆ بخەوێنە ئاخری شەوێ پێتەوەیە باش ئەوە بزانن باشە مەسعود شەوەکەی پەیوەندیەکە بە حسێن ئاغاوە پێی ئەڵێ بەیانی دێم بۆ دیدەنیت بۆ لات و حسێن ئاغاش ئەو هێزەی کە کۆی کردبووە بۆ شەڕ لەسەر قسەی مەسعود بازانی هەمووی ئەڵێ با بڕۆن بەم لاولایە و بۆ میوانداریە مەسعود بازانی نەیانزانی کە ئەمە فێڵی مەسعود بازانی خاینە لە 16 1996 لە سەعات 4 بەیانی پەلاماری ئەو گوندەیاندا تەختیان کرد گوندەکە دەیان کەسیان کرد سەرۆکی عەشەرەکەیشیان کوشت بەڵام عەشیرەتی سوورچی تا ئێستا بەداخەوە نەیانتوانیوە یەکگرتوانە بەرامبەر بە بنەماڵی بازانی بەرامبەر بە بەربەدێتی بنەماڵی بازانی ڕابوەسن بەڕاستی باشە ئەمە شەرمە و ئەمە شوورەیە بۆ عەشیرەتی سوورچی و لێرەوە من پێیان ئەڵێم پێویستە خاوەنی هەڵوێز بن و یەکگرتوو بن لە بەرامبەر پارتی و بنەماڵی بازانیە ڕێگە نەدەن بنەماڵی بازانی ئاغا بێت و ئەوانش نۆکەریان بن بەڕاستی باشە برا دۆسیەکان خۆشەویستە هەمووتان ئەوەتان بەبیرەهێنمەوە لەبەر ئەوەی کە ناوچەکەیان لە سنووری پەکەکەەوە نزیکە و پەکەکەیەتە ناوچەکە و ئارەم بابەتانەوە بنەماڵی و منیش بۆ بنەماڵی بازانی شۆڕ ناکەن و بنەماڵی بازانی بە پیاو نازانن و وەکو ئاغا وەریان ناگرن هەستان پاراستن سیناریۆیەکی لە هەولێر بەڕێخست لە ڕێستۆراندی هۆقەباز لە هەولێر میتێکی تیاکوژرا باشە یەکسەر بنەماڵی بازانی میلیان هێنایەوە لەگەڵ پاراستنە چون سدقی کوڕی کەریم خانیان خستە زیندانەوە و ویستیان بەم عەشیرەتە شۆڕکەن و دەستگن بەسەر سەد و سامانەکانیانە و بیاشکێن لە ناویان بەرون تەنازلیان پێکەن بەڵام سەرکەوتوو نەبوون عاقبەتی ئەمریکا لە کەناڵی خۆیەوە سدقی ئازاد کرد و بنەماڵەی و برادۆسیەکان سەرکەوتنیان بەدەستهێنا و تەنازلیان بۆ بنەماڵەی بازاری نەکرد بەڕاستی هەر یەکی عەسە بنەماڵەی بازانی بێڕەگۆڕیشن بنەماڵەی بازانی عەشیرەتیان نییە ئەگەر برادۆسیەکان ئەچنەوە سەر قەڵای دمدم و خانی لە بزێڕین و ئەوانە بنەماڵەی بازانی هەر عەسەن مێژویان نییە بەڕاستی نە عەشیرەتن نە بنەماڵن نە هیچ لە واقعە بەس داژیکەران دروستی کردوون پاڵپشتیانەکە بۆیە بوون بە کەڵەگا لە باشووری کوردستانە لە واقع ئەمە ڕاستیەکانە بەڵام ئەوان تەنازلیان نەکرد و سەرکەوتنیان بەدەستهێنا ئێستا نۆرەی هەرچیەکانە کە نایەنەوێ مل بدەن بە دەسەڵاتی دیکتاتۆرانەی بنەماڵەی بازانی هەساون هەوڵی ژەهر خواردکردنی جەوهەر ئاغا و کوڕەکەیان داوە عەزیزانی من لە شەستەکانەوە بنەماڵەی بازانی ئەوە کارێتی بە هەر ڕێگایە پێی بکرێ وە کرابێ نەیارەکانی خۆی سڕیوەتەوە لە ناوی بردوون بەڕاستی ئەسڵەن تەسفیەکردنی جەسەدی لەبارەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەخلاقیەوە مەلا مستەفا و بنەماڵی بازانی هێناویانەتە ناو ئەدەبیاتی ئێمەوە لە فەرەکەتین کاکەیەوە کە ئێستا کچەکەی ژووری نووسنی مەسئولەکانی پارتی گەرمەکاتەوە شەوانە
لە فەرەکەتی کاکەییەوە تا فازل بەرواری ئەوەی کە هێزی ئاڵتۆنی بوو چی بوو لە بەخا هەتا وەحید کوفلی ئەوەی دژێترۆری پارتیش خۆی بوو هەتا بەختیاری حەسەن نەجەفی کە کوژی سەدەر عوسمان بوو دوای خۆیان کوشتیانانەوە هەتا کابرایەکی خەڵکی هەورامان و هەڵەبجە کە پڵنجیان پێوە لە زیندانە خنکانیان لە هەولێر دەیان کەسی تر لەم ساڵانەیە کەوتویان ئەمانە خۆیان مردوون جەڵدە لە یاون یان خۆیان کوشتووە هەر هەمووی پاراستن کوشتونی وە زۆربەیشیان دەرمان خوارکراون و لەناو چوون بەبێ هیچ لێکۆڵینەوەیەک بەبێ ئەوەی دکتۆر بتوانێ لیژنە پێک بێنێ و واقعەکە بخاتە ڕوو ئێستایش دوای ئەوەی کە سەلمێنرا پاراستن کەسێکی بە ناوی قیداد هەرچی بەکرێ گرتووە بۆ ژەهر خوارکردنی جەوهەر ئاغا و کوڕەکەی پاراستن هەستا بە بەرچاوی دنیاوە کە ڤیدۆکەی بڵاوە ئەو کوڕیان ڕفاند چون دەوری باڵەکەیان ناوە بە ڤیدۆ هەمووتان بینیمانەوە منش بینیمە دوایی وەک پیشەی هەمیشەییان دوای ئەم فڕاندنە لە سیناریۆیەکی بێتام و مناڵانە و هەزیلە کە ئەتوانم بڵێ مناڵش پێی ناخەڵەتێ کوڕەکان هێنا بە ڤیدۆیە کۆمەڵی قسەی هەڵەت و پڵێتی کرداماوە کاتی خۆشی کە سەدەر عوسمانیان تیرۆر کرد هەر ئەم بنەماڵی بازانی پاراستنە کابرایەکی داماوی قوڕ بەسەریان هێنا لە زیندانەوە وتی من کوشتومەوە ئەلەم بابەتانە کەسیش تێنەگەیشت مەسەلەکە چییە کابرا لە زیندانە وتبووی من هەر نازانم سەدەر عوسمان چییە باشە ئاوا کارەکانەکە بنەماڵی بازانی وازانەی خەڵک جێل و گەوجە باشە قیدار پاراستن ڕفاندوێتی ڤیدۆیەکی پێ تۆمار کردووە هەر پاراستن خۆشی بڵاوی کردوێتەوە هەتا لە پەیچەکەی خۆشی بڵای نەکردەوە کابرایە خۆشەویستان باشە یعنی ئەم پاراستنە لە یاریەکی زۆر چەپەڵانەیە ئەم کابرایشی کردووە بە قوربانی کابرا هاتووە بە هەموو عەقڵی خۆیەوە خۆشەویستان ئەڵێ من فشارم لەسەر نییە و لە ماڵی خۆمم هەمووشمان ڤیدۆکەمان بینیوە کە چۆن ئێڕفێن لە ماڵە دۆری ماڵەکەیان ناوە بە دایان لە دۆری ماڵەکەیاتی ئەیان بن بەچەکەوە کابرا بن باشە لە کاتێکە لە ئەکاونتەکەی خۆشیە ڤیدۆکەی بڵاو نەکردوێتەوە بەڵکو لە پێیجی پاراستن و پاراستن خۆی بڵاوی کردوێتەوە و هەر خۆشی سپۆنسەریشیان کردو بۆی هەموو کەسێ ببینێت باشە کە ڤیدۆکەشمان بینیوە دەیان چەکدا دۆری ماڵەکەیان ناوە ئەچن ئەیبن بۆ زیندان ئەش لێشی بامۆقلێ وڵات ژە تیرۆری یەکێتی پیان تو مەگەرم سیناریۆیان نەکەی ئەو کوژین وەشت خوا باوەڕمان کرد خوا یعنی نەکەرینە خەڵک نەکەرە باوەڕ بە قسە قۆڕان ناکە قسە قۆڕێشەکەتان کردوتەوە هەوڵتان داوا کابرا ترۆرکەن ئەوە باخێ پاشان ئەکرێ من بپرسم ئەو کەسەی کە لە ڤیدۆی پێشووترا ماڵی ئەم جەوهەر ئاغا بڵاویان کردەوە بە ناوی ڕدوان شەریف سەرتیف کە ئەندامی پاراستنی ئاکرەیە کوا کە لە ڤیدۆکەیە و بە تەلەفۆن بڵاو بۆتەوە دەنگەکەی هەیە کە لەگەڵ ئەم قیدارە قسەیەکە وە قیدار پەنا بۆ ئەم کابرایە ئەبا ئەڵێ من کەشف بووم بەشتم شتێکم بۆ بکەن و ئەم گرن و ئەم کوژن و ئارەم بابەتانە خۆ گوێمان لێ بووە ئەگەر بە هەڕەشە پێی کراوە و کەسە لەکوێ و کابرای پاراستنەکە ناوم برد ئەوەی کە بە تەلەفۆن بەم کوڕە ئەڵێ ئاگاداری خۆت بە خۆت تێک مەدە من سەرۆی خۆم ئاگادارەکەم و مەتەسا وەک سەرەکە سەرۆی خۆماکەم ئەوە کێیە ئەو سەلامە چیە ئەو ڕدوانە کە ئاوا دانیشتە بە تەلەفۆن قسە لەگەڵ ئەم کوڕە لەگەڵ هیناکە لەگەڵ ئەم ناوی چیم کابرایە ئەوەی کە ویستەی کابرای دەرمان خوارکە ئەو لەکوێ زەحمەت نەبێ ئەمەمان ناکەی چییە پارتی و پاراستنی ئێستا وایان لێ هاتووە هەتا خۆشیان ماندوو ناکەن بۆ دەهێنانی سیناریۆیە هەر بە مناڵانە شتێ ڕێخن و تاوازان خەڵک جێنە بە ئێمە هەموومان نەزانین هەموو کورد ئەزانێ بەڕاستی ئێوە شەرم ناکەن خەڵکەکە ئەتانێ بیان کوژن ئەتانێت ترۆریان کەن ئەتوان دەرمان خواردیان کەن کەچی دوایی یەن کۆمەڵ شتی مناڵانە بڵاوەکەنەوە وەڵامەگەر کەر باوەڕ بۆ قسانەوە کا بەڕاستی بۆیە عەزیزان ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن بنەماڵەی بازانی پاراستن و مەسوول بازانی ویستویانە جەوهەر ئاغای سوود هەرچی دەرمان خواردکەن لەگەڵ کوڕەکەیە لەبەرەوەی کە بوون لەگەڵ یەکێتیان تەنها مەسەلەکە ئەوەیە بۆیە لێرەوە من داوا لە هەموو عەشەتەکانی بادینانەکەم لە هەر هەموویان داواتان لێ یەکەم کە پشکەنە بنەماڵی بازانی حەقم نییە سەر بەخۆ ئەمێننەوە ئەشنە هەر حیزبی ئەمە کێشەی من نییە بەڕاستی بەڵام ئەو عەشیرەتانەی کە بێدەنگن لە بەرامبەر بنەماڵی بازانیە ئێوە بنەماڵی بازانیتان ڕاگرتووە پشکە بەڵێ قەیدار پشکەنە بنەماڵی بازانی پشکەنە بنەماڵی بازانی بەڕاستی ئێوە ئەتوانن بنەماڵی بازانی لە گۆڕ بنێن ئێوە ئەتوانن ئەم کەڵەگایە یا ئەم دوومەڵای یا ئەم
شتە ڕەکپیسە ئێوە توان لە بنەوە بێبڕن بەڕاستی ئاشنیە پێویستە هەموو عەشەتەکانی بادینان پشکەنە بنەماڵەی بازانی و یەکگرتوو بن لە بەرامبەریە و سەر بۆ بنەماڵەی بازانی شۆڕ نەکەن وەکو برا دۆستیەکان وەکو ئێسای هەرچیەکان بنەماڵەی بازانی هیچی پێ ناکرێت بەرامبەر ئێوە بەڕاستی ئەسەن بە هیچ عەشەتێکتان نایەرە بنەماڵەی بازانی چونکە ئەو پیاوانی وایە من لێرەیە ئەو بەشە بەجێ هێڵم و بە هەموو لایەکی ئەڵێم ئەوە سەلماوە کە پاراستنی پارتی ویستویانە جەوهەر ئاغای هەرچی لەگەڵ کوڕەکەی هینکن ئەوکن دەرمانخوادی بکەن بەڕاستی داوەشین بۆ بنەماڵەی بازانی پارتی و پێشی بە هیچ ڤیدۆ هیچ قسە و باسێ ناکا بڵاویکەنەوە خۆشەویستە ئەچین بەسەر مەسەلەی قوبا تاڵەبانی جارە باشە قوبا تاڵەبانی ئەوە بابەتە کۆتایی پێ خۆشەویستە بشینە سەر بابەتی قوبا تاڵەبانی و بابەتی قەیوان و ئەلم بابەتانە ئەمەش کۆم قسەتان بۆ کەم و ئیتر کاتەکە زۆر ناکوشم قوبا تاڵەبانی ئەڵێ من نە عەرزەم دزیوە داگیرم کردووە نە کەسم کوشتووە نە فڵانە فیسارم کردووە طبعا لە سەدا سەد درەوە کات چونکە قوبا تاڵەبانی خەڵکیشی کوشتووە بۆ ئاگاداریتان خۆ کوشتن چییە کوشتن بڕیارە کوشتن بڕیارە مەسعود بازانی بە دەستی خۆی ناچی ئەسیری بکوژێ ئەڵێ بە پیاوەکانی ئەڵێ بڕۆن بیکوژن لەبەرەوە قوبا تاڵەبانی من بۆ دەسەلمێنم کە تۆ بەڵێ خەڵکی کوشتووە تۆ لە کاتی مزاهرەکانە لە سێمانی لە سێ ساحق لە گەرمیانە پیاوەکانی خۆتی کۆ کردبووە سێ چوار لیوە کۆ کردبووە پێ وتبوون وتبوت بە قوربانە ئێوە کوڕی مام جەلالن ئێوە بمان پارێزن خەڵک سەرکوتکەن تەقیان لە خەڵکرد گەنجیان کوشت تۆ کوشتوتە لەبەرەی بڕیارەکە لای تۆیە ئەو ئامل لیوایە ناتوانێت لە سەجادەکانی سێ ساقە خەڵک کوژێت گەنجی سێ ساقی کوژێت هیچ ئامل لیوایەک ناتوانێت لە کەلالە تەقە لە خەڵکا خەڵک کوژێت هیچ ئامل لیوایەک و نازانم پۆلیسیەکوانت ناتوانێت لە سلێمانە تەقە لە خەڵکا تۆ بڕیارت داوە تۆ پێوتۆ تەقە لە خەڵکا کەواتە تۆ بکوژی و تۆ مجریمی و تۆ تاوانباری ئەمە مەجالیتیان نێ بەڕاستی بڕیارەکە لای چێ بێ ئاوا بۆ ئێمە ڕەنجەلا تاڵەبانی نوێژان سەفا شەریکن لە شەڕ لە شاخە ئەوە بۆچی بۆوان ئەڵێن بڕیار لای ئەوان بووە لای پێشمەرگەی داماو نەبووە پێشمەرگا لە بڕۆ شەڕ کاچەیەکە وەکو جوندی وایە ئەمرەکە تەنفیزەکە بەڕاستی لەبەرەوە بەڵێ تۆ پیاو کوشتووە دزیش بەڵێ دزیشی کردووە ئارزە بڵێ داگیری کردووە لە نووسینێکا وتم سوێنم مای هەر جەلا تاڵەبانی باوکی خوا ئافریکا لە 750 زەویە دەباشانە ڕاکشاوە 750 زەویە دزی نییە کاکە قوبا تاڵەبانی ها ئەی کێ ماڵی کێ لە باپیرتەوە بۆ ماوەتەوە ها ئەی ماڵی خەڵک نییە دزیوتە کاکە سەد نمونەیەوە بۆ بێنمەوە کە ئێوە دزیتانە خۆت و بنەماڵەکەت خۆت و بنەماڵەکەی برای مەحموود و هەموو سەرانیەکێتی کۆن و تازەتان دنیاتان نەدزیوێەوە شوێن ماوە لەو ناوچەیە یاهی ئێوە نەبێ عەرزە و شاخ ماوەتان دزی بێ ها باشاتێ هەموو شتانی لەسەر خەت ئەڵێن کاکە ئێمە نەدزین نە پیاوکوژین نە ئەمەشمان نەکردووە باشە عزیزانی من لە 30 ساڵی ڕابردووە یەک مەسئولی پارتی یەک مەسئولی یەکێکی لە جەلا تاڵەبانیەوە هەتا وەکو مەسعود و هەتا هەر هەمویان یەک کەسێکیان نەیوتووە من زەلامێکم کوشتووە نەیوتووە من دزیەکم کردووە نەیوتووە من ئازیەکم داژی کردووە نەیوتووە هەمووی پەپولەیە هەمووی ڕێک و پێکە هەمووی محتەرەمە کەسی نەکوشتووە کەسی نەدزیوە ئەیا مسلمانتان لەکوێ بێ دزیتان زەحمە نەبێ ئەی لەکوێتان بوو یەک کەسی یەکێتیم پێ بڵێ ملیۆنێر نەبێت ئادەی پێم بڵێ زەحمە نەبێت یەک کەسام لێ پارە لەکوێ بوو شاناسی برای مەحمەد تۆ ملیۆنێر نیت لەکوێ بوو زەحمە نەبێ پازۆ تاڵەبانی تۆ ملیۆنێری لەکوێ بوو قوبا تاڵەبانی ملیۆنێری لەکوێ بوو لاهوری شێخ جەنگی ملیۆنێری لەکوێ بوو هەموو سەرانیەکێتی ملیۆنێر لەکوێتان بوو زەحمە نەبێ لە ئاسمانەوە باریوە قسەی قۆڕ بۆ ئارام مەحمە مەکەن بەڕاستی مەکەس خۆی نەکا بە ئەشرەفی شەریف باشە یا کۆسەر ڕەسوڵ باشە سێنی کە زیاتر لە ئەمان ملیۆن بێ ئەو ملیاری دزیوە یا بەرهەم ساڵح باش نییە هەر یەکەی چەندین ملیار دەلایەن دزیوە بڕۆ لە کۆسەر قسەکە ئەڵێ من ئیسانێکی شەریفم دزیچی پارێکی و شتیچی جام کۆوام کردووە یا بەرهەم ساڵح باشە یا بەرهەم ساڵح نەبابە گەندەڵیچی و دزیچی یەک کەسێک نییە بڵێ من کردومە ئەی چیکە زەحمە نەبێ ئەی چیکە دە بە ویژدان و بە شەرەفم لە هەموو بنەماڵەی بازانی کە یەکەم دزە لە کوردستانە باشە هەموو سەرانی پارتی هەموو سەرانیەکێتی والله جارێ بە تایبەتی کۆنەکانیان کۆنەکان ئەوەی کە ئێستا هیچ کارن هەمویان دز بوون خۆشەویستە یەک کەسیان نییە دایان دوای نزی بێت هەرویە باشە دا بڵێ ئەوەی بڵێ وانە وڵا کافرە بێت باشە هەموو سەرکردە کۆنەکانێکێتی کە تڕۆ بوون هەر هەمویان دزیان کردو بۆ خۆیان کاکە کەواتە کاکە پاڤێڵ ئەو قسانە مەکە
باش ئەم قسانە مەکە پێش تۆ خەڵک کردوێتی هەموو کەسێک لە سەرانی پارتیوێکێتی ئەڵێ من شەریفم باشە لە کوردستانە یا شێخ جعفەر بڵێ لەو کوردستانە بە قەولەکەی تۆ بێ یەک کەسێک نەدزە نەگەندەڵە نەسامانی زیۆ نە هیچ قسانە عیبە کاکە مەیکە ماڵ کاول تۆ درۆ بۆ چیەکی کاکیشی والله هەمووتان دزیوتانە بە قورئان بە تایبەتی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە سەر ئێستا یەکێتی 120 هینی هەیە ئەنجومەنانە ئەوانە تازە پێکەوانە هیچ نین بەڕاستی ئەوان ژێ بەڵام سەر کۆنەکانی یەکێتی باش ئەوەی کە 30 ساڵە حاکمن کە ئێستا هیچ نین لە دەرەوە یەکێتین بۆ نمونە واللهی سەر لەبەریان خەریکی دزی و تاڵانی خۆشەویستە سەر لەبەریان هەر یەکیان دام لە دولای دزی و ئێستش هەر خەریکی دزین هەر هەمویان خۆشەویستە باشە کەواتە قسانە مەکە ئەو قسانە بۆ ئێمە مەکەن سەعالیکەش هەر بە سەعال هەر هەمویان خۆشەویستان کەواتە کاکە قوبادیان من بە فاقت بۆت ئەسلمێنم لەبارەی یاساییەوە کە تۆ هەم ئینسانە کوشتووە و هەم دزیت کردووە و هەم تاڵانیت کردووە و بنەماڵەکەشی کردویانە سەرانی حیزبەکەش هەر هەمیان کردویانە ئەیتۆ بنەماڵی بازانی باز ناکەم کە ئەوانە لوتکەی دزی و فەینەکەن جەدە یەکەم بنەماڵی باز ئەوە هیچ بە هەموو یەکێتی و بە هەموو سەرانی پارتی و بە هەموو حیزبەکانی کە بە نیوەی مەسعودیان نەدزیوە ئەوە زانم ئەویان ڕاستە چکە بنەماڵی بازانی دزە گەورەکەن لە کوردستانە حتى ئەتوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەم هەیە کۆ بنەماڵی بازانی دز و جەردە و مافیا بێ ئەمە ڕاستە ئەمەیان وایە باشە فقریش کە باسەکەم عزیزان لڤین و میلەت و ئەم پەیجانەی کە ئەمانە سەر بە لاهوری شێرجەنگیر خۆشەویستان ماوەیە کە زۆر چالاک بوون دژی پارتی و بنەماڵی بازانی زۆر قساکەن دژی بنەماڵی بازانی و مەسئول و ئەم بابەتانە جێگەی دەستخۆشیە ماڵتان ئەوا بێ دەستان خۆش بێ ئەواکەن ئەی چاشە لەم لاوە کە قوبات تاڵەبانی کە بوون بە پیاوی پارتی ئەمەیان ئەم هاوکێشەیە چۆن چی لێکن ئێوە ئایا بەڕاستی ئەمە سیاسەتی دووفاقی نییە بۆ گۆشتکردنی خەڵک کاک لاوی شێرجەنگی بەڕێیتەوە ئێمە ئاگراوی بین بە نمونە ئاواڵن یعنی لاهور و ئەم بەشەی تر ئەمەی میلەت و لڤین و ئەوانە ئەڵێ ئێمە ئاگراوی بن دژی پارتی وڵاتانی تۆش بۆ خۆ ماستا و کاکە قوبات لە هەولێر باشە بۆ خۆ پارە بەیاک باشە تۆ نەرمونیان بە منیش ئاگراوی بم و من تون دەبم ئەش خەڵک بەمە کەرە بێ ئایا پارتی خۆشی بەمە کەرە بێ بەڕاستی ها ئەمە هەمان بەزمەکەی زووە کاتی خۆی کەجی هەروە بوو مەجموعەیەکی بوون بە پیاوی پارتی مەجموعەیەکیشان ڕەخنیانە گرت ئێستا هەمان یاری بەردەوامە ئێستا ئەوانەی کە وەکو شانازخان و وەکو پاڤێڵ و وەکو قوباد و وەکو چێوچێ ئەم مەجموعە بن کاتی ئەمانە ئێستا نزیکن لە پارتیەوە ڕەخنە لە پارتی ناگرن لە گروپی لاهور و ئەوان ئەم باڵێتریان ڕەخنەی تون لە پارتی بنەماڵی بازانێگرن کاتی خۆشی کۆسەت و فڵان و فیسارەکان پیاوی پارتی بوون مەجموعەیەکیان دژی پارتی بوون ئەمە هەمان یاریە بەڕاستی هەمان یاریە لە ڕێکەوتنەکەی هەرێم و بەغایە بینیمان خۆشەویستان کە قوبات گەڕایەوە شانازخان باوەشی پیا کردبوو وەی قوباتیان کوڕی خوشکەزا جوانەکەم تۆ چووی شەڕی لەسەر مافەکانی خەڵک کردووە بە قوربان دەبم تۆ قوتی خەڵکی نازانم شەڕێک لەسەر ئەم بابەتانە دایکی نەمرێ یاخوا ئەو کاتەوە تارێکم لەسەر هەندوچی ئەخت دادەگیە ئەوە تا لەگەڵ ئاواتی شێخ جەنابە موچە خراپتر بووە خەڵک هەر موچەکەیشی نییە لە سڵابی شتێکە هەر ئەبڕێ ئادەی پێم بڵێ شانازخان قوبات تاڵەبانی ئەو هەموو چووە بەغا و هاتەوە ڕێکەوتن چی ئیسفادەیان بۆ خەڵکی کوردستان کرد یەک دینارم پێ بڵێ بە سفرەی خەڵک زیاد بێ سفرەی خۆتان ناڵێ یەک دینارم پێ بڵێ بۆ درابێت خراپە جیرفانی کەسێکی ترەوە جیرفانی خۆتان ناڵێ هیچ بووە کەواتە ئەی بە هاوایان یەکەم ڕاستی خۆ خەڵک کار نییە کاک لانەکەم مەجموعەی ئارام ئەحمەد هەیە بێت ئاوا بە دۆتان بخاتەوە بڵێ ئەی بە یاریانە بەڕاستی باشە ئێوە قوباتان لە هەولێر چەقاندووە بۆ پارە کاکەژیان شەریکە دزی پارتیە سامانگەنە پارەی خۆی وەرەگرێت و بە چاڵتاکوێتەوە بۆ دەباشان باش نییە هەمومان بینیمانە کاکە چوار چەقۆکێش هاتنە سلێمانی پاراستنی پارتی نردنی بۆ غالب چوون 4 چەقۆیان لێیە کوچی 15 چەقۆیان لێیە هەسێکیشیان گیرە هەر لە میلەتا بڵاو بووە کە ترۆریستەکان پاراستنی پارتین ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ چەقۆکێشەکە هەموو شتێک بە لایەو خۆم باسم کرد مەسعود بازانی هات داوای لە قوبات تاڵەبانی کردی ئەبێ ئێستا بمەنەوە ڕێک و پێک هەمویان تەسلیم کردەوە بە پارتی باشە وا بوو یاوان نەبوو تو شەرەفتان لە شووی دنیا هەیە ئەندام پەرلەمانێک کە گوایە حەسانەی هەیە لە سلێمانیە پاراستن بیاتە بەرچەقۆ ئاسایشی سلێمانی و 20 سات قوبات تاڵەبانی نەک ئاسای دەسەڵاتی نییە قوبات تاڵەبانی بێت تەسلیمیان کاتەوە بێتەوە پارتی دەستان خۆش بەوەتان کردووە وایە قوبات چەقۆکەی لە غالب بابێت
وەکو ئەوە بنەمای تاڵبان چڵگیان لە غالب بابێ بەڕاستی نەک پاراستن و پارتی بنەماڵی باسە ئەمە حقەتەکەیە منطق وەمان پێڵێ بەڕاستی باشە ئێستاش هەستێ پاراستنەکە هەر لە سلێمانی لە حەلاقەکان و ئیشی خۆیانەکەن و حساب بۆ یەک کەسیش ناکەن بەڕاستی اینجا خۆشەویستان قوباد ئەچێ پرۆژە وەرئەگرێ لە هەولێر ئەیهێنێ بۆ سلێمانی ئەییا بە قەیوان باشە وەک ئەوەی ئەو ناوچەی سلێمانیە هیچ کەسێکی تیانە بێت تەنها قەیوان نەبێ بۆ چونکە قەیوانی خۆیانە باشە چونکە قەیوانی خۆیانە لە ساڵی 1970 ئەم شێخ فاخری قەیوانە شوان بۆ خۆشەویستان پێوە نیە بێڕەزی بە شوانی ناگە شوانی عیب نییە لە شوانیش 1970 مال پێوەیە بوو باشە لە 2007 بووە بە ملیاردێر بە دۆلار خۆشەویستان لە ماوەی 10 ساڵە 97 شوان بی مال پێتەوە بدا شەڵڵا هەڵنەسایتایەتەوە شێخ فاخری قەیوان لە 2007 ببی بەخانی ملیاردەها دۆلار باشە بەچی بە پارەی بزنەکانێن بە پارەی مەڕەکانێ کاکە شێخ فاخیر یا پارەی ماڵ تاڵەبانی و بەرهەم ساڵح و چەندان کەسی ترە لە ناوێشێتیە عزیزان ماڵی مام جەلال قەیوانیان بۆ ئەوە داناوە بەس بۆی پارەیان بۆ سپیکاتەوە ئیشی قەیوان هەر ئەوەیە بەڕاستی پارە بۆ بنەمای تاڵەبانی و کۆمەڵی مەسئولینی تر سپیکاتەوە هەرچی مەشروعایە کە لە حکومەت وەری ئەگەن هەر هەمووی پارەکەی بۆ خۆیانە خۆشەویستە هەمووی پارەکەی بۆ خۆیانە ئەم چاو ئەیا بەو چاو ئاوایە هەر کەسیان بوێ ئەزێشی ئێنێ بیان دەوڵەمەنی ستا ئارام ئەحمەد بیان دەوڵەمەنیکەن ئەڵێ وەرە ئارام ئەحمەد ئەوە 5000 ئەوە 5 دۆنم زەوی بیکە بە شۆقە بۆ خۆت یەکسەر بی بە خاوەنی 10 میلیۆن دۆلار هەر لە خۆتەوە هەر لە خۆ هەڵە تۆقی بەڕاستی باشە هەر کەسێکیان بێ ئازەیەکی بنێ ئەڵێ بیکە بە شۆقە بۆ خۆت بووی بە میلیۆنەرەوە باشە شاخ گرد باخچە سەوزایی مەکتەب هەمویان فرۆشتۆ خۆشەویستان هەمووی ئەفرۆشن هەمانە باشە ماڵتان ئاوا بێ قوتابخانەی شەهید جەمال تایاریان بە قوتابیەکان ئەفرۆشت بوو هەر بە قوتابیەکان ئەفرۆشت بوویان ماڵتان ئاوا بێ دوای ڕاگیرە باشە دوای ڕاگیرە وە تۆ بە قوتابیەوە قوتابخانە بفرۆشیت باش نییە عزیزان لە مێژووی عێراقا حکوومەتی بەعەس زۆر ڕقی لە سلێمانی بووە باشە حتا ئەوەندە ڕقی لە سلێمانی بوو ئەویست سلێمانی بگوێزێتەوە بیبا بۆ شوێنێکی تر بەڵام ئەوەی کە ئێستا یەکێتی بە تایبەتی ماڵ تاڵەبانی بۆ شارەکەن بەحس پێی نەکردووە بە ویجدانم بەحس پێی نەکردووە باشە هەرچی خوێڕی هەرچی سەسەری هەرچی قومارچی هەرچی دەبنگ هەرچی پەرچی هەیە کردیانە بە میلیۆنەر لەو شارەیە خۆشەویستە هەزاران هەزار کەسی تایە ملیاردێر و میلیۆنێرە باشە خۆشەویستە باشە سەیرکە لەم ماوەیە چۆن بووە خۆشەویستە نۆکان چۆتە خوار عەلوەکەوە لە خوار عەلوەکەوە کۆمەڵی عەرزەی تیا بووە هەمووی داگیر کردووە طبعا نۆکانی چی ئیمام مام جەلال وێشێتیە وتیان ئەماکەین بە بەڕات بەڵام دوایی نیان کرد بە بەڕات هەساون داویانە بە کۆمپانیایەک کە ئەم کۆمپانیایە خەریکی دروستکردنی سیتیە کە خاوەنەکەی باش ئەناسم باش نییە قسەشم لەگەڵا کردووە نیوەی یەکێتیە نیوەیشی گۆڕانتڕەیە 50 قاتعی دروست کردووە واتە 50 دوکانی گەورە هەر یەکیانی داوە بە 1 میلیۆن دۆلار باشە ئەو کۆمپانیایە بە ئیفێ بووە بە خاوەنی 25 میلیۆن دۆلار نۆکان خۆشی بووە بە خاوەنی 25 میلیۆن دۆلار هەر لەم ئیشەیە خۆشەویستە باشە کە خاوەنەکەشی ئەناسم قسەشم لەگەڵا کردووە ئەم جارە لەبەر یەک شت ناوی نابە بەڵام حیاتە بە باباش میزانی دانەنیش خۆتان کەن بە ئاشەفی شەریف تەلەفۆن بۆکە بۆ ئارام ئەحمەدکەن کاگەرامجان تۆ ڕێزت وازانین بە تەلەفۆنێکی دوێتی بێدەگەم بەرامبەرێ ها وازانێ گەسڵاوی ئارام ئەحمەدێکی بێدەگەم بەرامبەرتان مەسئولەکانی ئەم و ئەولا ئەڵەم بابەتانە وازانی ئارام ئەحمەد کاڵفام و کەرە ها هیچ ئیشم نییە سڵاوی تۆ نەبێ وازای تۆ چوار تەلەفۆنم بۆ کەیت و بڵێ کاگەرام ڕێزی هەیە و ئافەرم و ئەلمەتێ من نازانم دزیەکانی تۆ چییە حیا نابم حرمەتە ناشکێنم ناوە نابم بۆ هەموو دنیا والله ئەوکەم بە تۆپ ئەبێ خەڵک شەقەتی هەڵبات باش بیزانیت هەوڵباسی باش بیزانیت بەس ئەم جارە لەبەر خاترە ناو نابم هەتا خۆ دڵمەتەقەیە ها بەڵام بافەتێکی تر هەر ناو دەبە تەوا ئەو دڵنیا بەلەوە بۆیە ئەم ئەشخاصە نیوەگۆڕانیوەیەکێتیە کەم کۆمپانیا هەیە 25 میلیۆن دۆلاری دەستکەوتووە تەنها لەوەی خوار عەلوەکەوە لەو زەویانە خۆشەویستە باشە ئەیشکە مامە قومار هەمووی مامە قومار گیان تێکە وەکو عومەری سەی عەلی باش نییە جا زۆربیانەمانە قومارچین خۆشەویستە پارەی ئەو ملێتە ئەزن لە سلێمانی لە شارەکان لە ئەوروپا ئەچنێن بە قومار
باشە جا عزیزان ئەمانە هەمووشیان هەرچی و پەرچین هەر هەمویان تاریخیان بگەڕێنەرەوە بۆ ساڵی 2003 هەر هەمویان سوالکەر بوون باشە ئەم سوالکەرانە ئێستا هەڵتۆقیون بە پارەی یەکێتی بە پارەی چی بابێ خۆ عەرزەی باوکی یەکێتی نییە ئەی دزێ تاڵانیەکە ئەیا بە خەڵکو ئەیکەن بە بینا و بە شوقە و خۆیان پێ دەوڵەمەندەکەن خۆشێکی عەجیب نییە کاکە خۆ عیلمیاندا نەهێناوە زۆر ئاساییە بەیانی مەسەجێکی ئەگەر بێ ئارام ئەحمەد دەوڵەمەندکە ئەڵێ وەرە کاکە ژیان ئەوە 5000 مەترە زەوی 10000 بڕۆ بیکە بە شوقە و بڕۆ بچیلێکی بۆ خۆی لە ماوەی 2 مانگا بم بە ئارام ئەحمەدی ملیۆنێر هەر لە خۆ ئەم هەموو سوالکەرە ئێستا بوون بە ملیۆنەر خۆشەویستە جا شێخ فاخری ژێت تەحیە عەسکەریەکە وەڵای خۆمنیش لێمی خۆشەویستانە تەحیە عەسکەریە خۆیان ڕوم ڕشکەیت و تەحیە عەسکەری بۆ کەس نەکەن باشە یا ڕەبی ئەو ئارام ئەحمەد بتۆپێ بەست ئاوا نەکا بۆ خەڵک باشە ئەو شێخ فاخیرە چێگەی چونکە هەر ئاوا فێر بووە وەکو زووی مەزاخانەکە ئاوا تەحیەکە بۆ مەسئول بازانی بەڵام مەسئول بازانی هەجوابیشی نایەوە بۆ چونکە ئیناسێ چ پیاەکە هەجوابیشی نایەوە حسابی یەک تەڕە تووریشی بۆ نەکرد هەزاران خێزانتان لەو سلێمانیا پێڵێم نەک لە خەڵکی ئاسایی خۆشەویستان کە ئەتوانم بڵێم ئەم کەسانە بۆ یەکێتی کوڕیان کوژراوە باشە بۆ یەکێتی باوکیان کوژراوە لە ڕێزەکان یەکێتیە کەس و کارێنتیا چووە $100 نایێنێ باشە بەڵام بۆ پیاوەکانی خۆیان ئەیانکرد بە ملیۆنێر خۆشەویستان و عەزیزان بە ملیۆنێر ئێمەش ئەگەر بە کەسێ بڵێن لە کوردستان جا عەزیزان من زۆر سێرم زۆر زین چۆن خۆشەویستان هەمویان تەلەفۆنم بۆکەن و بێنەوە بەرەوە ئەم بابەتانە هەمووشی بەدرۆ هەر بەس بۆی ناویان نەبم وازان من کەرم ناویان نابم بڕواتانە بێ خۆشەویستان طبعا من ئیشم بە کەس نەبوو لە واقع بەڵام جاری وایە کەسێک تەکلیفی لێ کردوون بۆ شتێک وتم بە بەشکم فڵانشت بۆ ئەو کەسە بکەن خۆیکی نیان کردووە ئەوەنە ساختە چین ئەمەندە درۆزن وەکو تریش هەر هەمووی کاگەرام لە خزمەتێن ئەمر کرد کاگەرم ئەڵێ دێوەکەی کەشکۆڵ کۆرە ئەمریکی کاکە گیان کابراایەکی داما و خۆڵبەسەر نان نێ بیخوا تیکێ نانی بنێ کاک کابراایەکی داما و بۆ بێکارە کاکە کارێکی بنێ هەر تەکلیف بۆ خەڵک نەک بڵێ بۆ حاڵی حسابێ ئەوە دش بێ قیمەت من خۆشەویستە باشە بۆیە عەزیزان ئەوەی کە لە سلێمانیا ئەگوزەرێ لە مێژووی عێراقا نمونەی نەبووە هاتوو باغ نەماوە باغ نەماوە هەمیان دیاوە بە خەڵک هەمیان تۆزیع کردووە وەرە باغ تۆزیعکی خۆشەویستن باشە ئەم قەیوانە ئەم شێخ فاخیرە ساختە چییە دینارە لە کەتی تەندروستی بێت لە دەرمانە بێت لە قوتابخانە بێ لە زانکۆ بێ لە مزگەوتا بێ لە باخا بێ لە شاخا بێ لە لەشفرۆشەکانە بێ لە عەرزە و لە زەویزارا بێ ڕاکە بۆ یەکسەر ڕاکە بوویت باشە ئەوە دڵنیاتانەکەم ئاوا وەسعەکە بڕوا بەیانیە خەڵکی سلێمانی لە خەڵ هەڵەسن سیرەکان هەمویان کرێشی قەیوانن خۆشەویستن هەمویان کرێشی قەیوانن کەچی لە چی کاگارام کاکە ئەمە مەسینە هەڵگرەکانی دەوری فاخری قەیوان فاخری شێخ فاخیر باشە مەسینە هەڵگرەکانەیە کە وەکو سەگ لە دۆری شێخ فاخیران پاریانەتی ئای خەتە زەرفێکەوە 2000 بۆ تۆ 3000 بۆ تۆ 1000 بۆ تۆ ئەو خێڕی تێڕیانە یەن لە فەیسبوکە بۆ من ئەنووسن کاگارام مەحمەد کاکە کاک شێخ فاخیر پیاوی چاکە خێڕی دوو لە ڕوویەوە تۆ پاری دەوەگەی بۆی پیاوی چاکە تۆ سەری شۆکردە بۆ پارەکەی تێگەی درۆکەی ساختە چی باشە تۆ پیاوێکی نامەردی لە حەقیقەتە ئەم چڵکە و خۆرانە ئەم بێویژدانانە لە دەوری کۆمەتۆ دیفاعی دەکەن بە پارە باشە وەکو جاش ئەمانەی بەکرێگرتووە جاران چی وەڵا شێخ فاخیر خێرخوازە نوێژەکە ئەو نوێژە لەوە ڕسواتریکە باشە ئەو قورئانەی بڕوای پێێتی خۆی و ماڵم ناوی ڕسواتر کە وەکو ڕسوایشەکە بەڕاستی تۆ تەواوی سامانەکە دزیە بابە تۆ تەواوی پارەکە چەتەیی باشە جەماعەتی قەیوان ئێوە دەزانن بینە قاقای خەڵکی سلێمانی کاکە ئێوە شت نەوانەوەتان تاپۆنێک و نەیدزن بۆ خۆتان خێری چیەکە خێر بە پارەی دزی جواب ببوورن عەزام قسەیەکە ئەڵێن پیرێژنەکە بێ حرمەتم هەیە ئەڵێن پیرێژنەکە بێ ئەچێ هەستێک سەکات و پارەکەی بە بەرمەڵی خاتە دەستگەوتو باشە ڕۆژێکی بۆ لای مامۆستا من چەند ساڵێکە خۆم ئەزیەت هەیە ئەڕۆم سێکسی خۆم ئەفرۆشم پارەکەی وەرەگرم هەیە بە بەرمەڵی خۆم دەستگەوتو ئایا خێر مەکە لەوە دیارەجیان بەس هیندڕینەکە بۆ ماوەتوو وەڵایی شێخ فاخریان تۆش هەتا ئەوانە خێرکەیت و نوێشکەی بەس کندڕینەکە بۆ منێتەوە هیچی بۆ نامێت تۆ کندڕینەکە نەبێ ئەوە تاکید بەلەوە بەڕاستی تێگەیت هەمووشانەوە بزانم من وەکو ئارام ئەحمەد یەک دەوڵەمەند لە کوردستانە بە پیاو نازانم یەک دەوڵەمەند هەرچی دەوڵەمەندی هەموو دەوڵەمەندی خۆشەویستان لە ناخی خۆیان گەندەڵە باشە هەموو دەوڵەمەندێک لە ناخی خۆیان گەندەڵە ئەوە تاکید بەڕاستی حتا دەوڵەمەندی نۆرمالیش هەر گەندەڵە بەڵام ئەم دەوڵەمەندەی ئێستا هەمیان دزە من کەسان بە پیاو نازانم
لەوە تاکیدانەکەم بەڕاستی کەستان بە پیاو نازانم چونکە سەرتامانی پاکستان هەمی دزی و جەردەیە هەمووی دزی و جەردەیە بەڕاستی ئەرەوەڵا یەکەیش ئیشم چییە؟ ئاوا دانیشتم بۆ خۆم لە هۆڵەندایە بەس ڕسواتانەکەم دز و جەردەکان بەڕاستی ئەو ساختیانە ژیان کاگەرام قسەکردن سوودی وڵا سوودی هەیە وڵا سوودی هەیە وڵا هەفتەیەکە نەمێشۆ شێخ فاخیر بەڕ ئاسانی بخەوێ یەک هەفتەیە نەخەوتوە چاوی بە ئاسایی نەخەوتوە داخلی ئارام محمود چۆن ئیسفادەی نییە کاکە چۆن ئیسفادەی نییە خۆ با دوولادێکی وتبی ئارام محمود شێتە بڕۆ لە من شێت نیم بەساقە من ئاقڵم تۆ پارەشێتی کردووی کاکە قوبات هەڵەبانی تۆ پاشێتی کردووی بام دەست ئاوا لێ مەکە داوا پێ بکەنە لێ کچیت لەگەر ڕێزما بۆ کچ بڵێ وەڵا حاڵە حەدیش نییە بە کچبی هینکەی من نەدزیم کردووە نە ئازم داژی وەڵا دزیشی کردووە ئازت داژی کردووە خەڵکیشی کوشتووە باخوا بۆ دەسەلمێنن دادگایەکم بۆ دابنێ بۆ دەسەلمێنە بەڕاستی هەمووتان دزیتانە بەڕاستی یەک کەستان نیە دز نەبێت باشە ئەو باشە ڕاستی بزانن عزیزان هەرچی کۆمپانیایەکێتی هەیە لەو شارە یان نزیکە لە خۆیانەوە هەر هەمی ملیۆنێرن عزیزانی من باشە هەمووی ملیۆنێرن ببورن باشە هەفتەی پێشوو شانازخان شاناز ئیبراهیم ئەحمەد نردوێتی بە شوێن چەند زەرنگەرێکە و دلێریش کە سەرۆکی زەرنگەرەکانە ئەویشی بان کردووە تەتەبە عزیزان هەرچێک بێ بە منەگاتەوە لەو کوردستانەیە باباش بیزانن هەرچێ بێ بە ئارام ئەحمەدگاتەوە شاناز پێوتوتی ئەگەر ڕازین شۆتەی ئالیات ئەکەین ببینە هەمووتان وەرنە ئەوێ شۆتەی ئالیات تۆتەیە کە ماڵتان ئاوا بێ ئەڵێ شۆتەی ئالیات ئەڵێ هینی ئیبراهیم ئەحمەدە باشە لە ئیبراهیم ئەحمەد بەجێماوە بۆ شانازخانش ئەڵێ شوتەی ئالیاتی وەرە بۆتانەکەین بە بینا بۆ خۆتان شتە ناوی باش نییە لەو لایشەوە قەیوان ئەوێ ئاسایشی کۆن بک ببینە هەرچی زەرنگەر هەیە بە ئیژباری ببێتە ئەوێ تۆ سێری ئەو وڵاتە چی بەسەراتە خۆشەویستان تۆ سێ ئەوە چی بەسەراتوە چەند قوتابخانەی هین هەبووی ئەم کابرای تورکیەکە ئەوەی فەتحولا گولەنەکوێیە ئێستا لە سێمانی قەیوان لە ساڵ 50 قوتابخانەشی کڕیوە خۆشەویستان خەبەرم بۆ هاتووە پارساڵ تەلەبەی بە $3,000 لێ خوێندوێتی ئەمساڵ کردی بە $3,700 جەماعەتی قەیوان خەڵکیان خنکاندووە عەزیزان وەکو دوو پرۆژەکەی مەسوول بازەکەی لە بادینانە ئەوەی کوڕەکەی خۆی برازای خۆی نازانم چییە ئەیزان ئەو پرۆژانە هیچی هینی حکوومەت نییە خۆشەویستان ئەمە درۆیە مەسوول بازانی پەقوبادیان وڵای ئێمە وەکو حکوومەت پرۆژەکەینەوە ئەمە پرۆژەی حکوومەت نییە خۆشەویستان هەمی پرۆژی خۆیانە ئەو دووسێ و پرۆژانەی کە لە هەولێر بادان ئەکەنەوە هەمووی هی بنەماڵی بازانیە ئەو پرۆژەی لە منتیقەی سێمانی ئەکەنەوە هەمووی یەکێتی و نەوای تەڵەبانیە پرۆژەی حکوومەت نییە ئێمە حکوومەتمان نییە عەزیزانی من شتێک نییە بە ناوی حکوومەتەوە ئەوەی هەیە پرۆژە هەمووی خۆیانە شەریکە کارگەی ئاسنی کردەوە قوبات تەڵەبانی ئین مەسوول بازانی على اساس ئەمە هینی حکوومەتە هی خۆشێتی مەسوول بازانی باشە نرخی لە 700,000 دینارەوە بووە بە 1,400,000 ئەمە لا خۆی بەرهەمی خۆماڵیە ئەبێ هەزانتر بێ ئەوەی کە لە ئێران تورکیا هاوردەیەکرا ئەی وەسێنێ نایانە بە 700,000 خەڵک بیکڕێ بە ملیۆن نییە خۆی فرۆشێ بۆ خۆی نرخەکەی زیاکە لەسەر خەڵک ئەمە على اساس هینی کردوێتەوە پرۆژەی کردوێتەوە هی ئاسن معمەلی ئاسن بە قازانجی خەڵک خزمەتی خەڵکەکە کاکە مەسوول بازانی ئای مەدام سەفا ئەم شەوی لە هەموو شوێکی ناخۆشتر بێت ئەو ڕۆژە مەسوول بازانی بمرێ یەکەم شەوی لە هەموو شوێکی ناخۆشتر بێت باشە بۆیە عەزیزان هەموو ئەم پرۆژانە ئەم دەست ئەیدا بۆ دەست ئەم چاو ئەیا بۆ چاو خۆیان ئەیەنەوە بە خۆیان پاڤێڵ و قوبات نایشیە مەسوول و قوبات مەسوول لە منتیقەی هەولێر و بادنانان چی پرۆژەیە کاتەوە بۆ هی خۆیەتی بەناوی حکوومەتەوە بۆچی پرۆژە لە منتیقەی سێمانی ئەم سایلۆ نازانم ساڵمەتری و ئەلەم بابەتانە هەمووی پرۆژەکە بۆ خۆیان هەمووی ئێن بە قەیوان و بۆ خۆیان پارەی پێسپێکن و پارە پێیاکەن باشە هیچ چارەسەرێکیش لە ئارانی خۆشەویستە تەنها یەک چارەسەر هەیە بۆ ئاگاداریتە ئەویش ئەوەیە حکوومەتی عێراقی بێتەوە وەکو شۆن هاتەوە کەرکووک حکوومەتی عێراقی بێتەوە هەرچی مڵک و ماڵی ئەمانە دزیویانە لیان سێنێتەوە بیخەتە شارەوانی باوەڕتانە بێ ئەم ڕێگایانە بێ هیچ ڕێگایەکی چارەسەر لەم قۆناغەیە لانیکەم چارەسەر نییە بەڕاستی کەسیش نەڵێ ئارام مەحبوب قسەکە من حەزەکەم بەیانی حکوومەتی عێراق بێتەوە هەتاوەکو پێنجۆم تێوەڵە بڕوە تێگەن عەزیزان حەزەکەم بەڕاستی لە ناخی دڵەوە پێم خۆشە لە ناخی دڵەوە تەمەناکەم ئەم هەرێمە سەخیفە نەمێنێ کە هێلکە ئاوتونیەکەی بۆ سەرانی پارتیەکێتیە ڕێکدەکەی بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستانە بەڕاستی ئەمێ ئاسەواری ئەم هەرێمە نەمێنێ بەڕاستی با حکوومەتی عێراقی بێتەوە کاکەم با بەعەز چۆن کاتی خۆشەقی تێڵان لە جەردەکانی سێمانیە ئاوا شەقمان تێڵە بەربەرەکانیەکەن نەک ئەم دز جەردانە لە کوردستانە بەڕاست من تەمەناکەم حیزبی بەعەز بێتەوە سێمانی هەولێر دهۆ پێنجێن هەموو ئەمانە بەعەز بگێتەوە بەڕاستی عفو هنا أم حكومة العراق نايشي أما حكومة العراق
باسیش بێ بۆ من مۆزوع لێلاکەدا بەس ئەمانە نەمێنن لە ڕاستیە چونکە ئەمانە شوڵیان لێڵ کێشاوە خۆشەویستان هیچ شەرەفێکیان نەماوە ئەخلاقیان نەماوە خەڵکیان دوول لە ڕوویەوە حیز و دەست کردووە هەرچی دەوڵەمەنی هەڵتۆقی هەیە هەر هەمووی دز و حیز بووە بۆ پارە خۆشەویستان ببورن کە ئاوا قساکەم ئەمانە بێشەرەف بوون ئەخلاقیان نەماوە بە هیچ پیاوە بە هیچ مانایەک بڕاتان نەبێت باشە بۆچی نێتە حکومەتی عێراق ئەم هەرێمەم بۆ چییە کاکەژیان کام هەرێمە ئەو هەرێمەی 26 ساڵ نەیەشوە ئارا مەحموود پیاسە بکات لەبەرەوەی دز نیم لەبەرەوەی بێئەخلاق نیم لەبەرەوەی ناممە پیاوی پارتی یەکێتی و گۆڕان و هیچ کەسێ لەبەرەوەی ئەمەیە خۆم بم خاوەنی شەرەف و کەرامەت و ئابڕووی خۆم بم ئەمەیە خۆم تەنها پیاوی خۆم بم ها بەڵام هەرچی شاعیرۆکە و نووسەرۆکە و خەڵکی خوێڕی هەیە هەمووی بووە بە ملێنەر و شاهانە بۆ خۆیان ئەژین ها وەکو هیواکە لە کەیەنێن بوو ڕۆی بۆ لای تەلەڤیزیۆنەکەی پارتی 24 ئێستا هاتۆ بوو تەلەڤیزیۆنەکەی لاهور باش هاتۆ بوو ئەوێ ئاوا هەمویان خۆیان ئەژێن و خۆیان دەوڵەمەنەکەن بەژدەن ئارا مەحمەد کاکە قسە مەکە و کاکەەوە نەبێ وەڵا قساکەم کاکیش باخوا قسەکەم باخوا سەرفە نەزەر لە حاجی عەلی باوکم ناکەم لەو گۆڕازی و بێتەوە بە باش بیزانم ئەبا باش ئەو ڕاستیە بزانم سەرفە نەزەر لە حاجی عەلی باوکم ناکەم کوردستانە ناڕن بێمەوە هەر نایەمە بۆ کوردستان نەحلێتت لەو کورد لەو نیشتیمانە کاکەژێ باشە تفەکەم لەو نیشتیمانە کە ئێوەیتیان ئەبەم حاڵەوەکەی تێگەیت و بەو کابرایش ئەڵێم کە ئەم شەو ناوەکەی نابم ئەوەی 25 میلیۆن دوای دەستکەوتووە لەوەی عینەکە لەوەی ناویشیە ئەوەی کە باسم کرد باش نییە لەگەڵ عینە ئەوەی یەکێتیە باش نییە بە تۆش ئەڵێم ئەوەش بزانە باشە لە دەهۆڵی بۆ ئەدەم با باش بزانیت ئەوەی کە 50 دوکانی کردوتەوە لە ئەو هینە ئەو نایشەمە میوەشی تیا فرۆشن چوزانم کاکەن خەریکەشتمان بیرەچێتەوە بەڕاستی باش نییە تۆش چارەسەرەکەم وەکو شێخ فاخری لەکەم بۆ ئاگاداری وەخوا لەکەم مناڵەن گاڵتە پێ بکەم باش نییە واوای لەکەم مێتر کاتان ناکوژم خۆشەویستان چونکە قەرارمە 30 دقیقە تا 35 دقیقەکەمەوە بوو بە 45 دقیقە لەبەرەوە لەو زیاتر کاتان ناکوژم ئارا مەحمەد بەردەوامە بێ کەس نەڵێ ئارا مەحمەد کاکە هین مەکە کاکە قسەکردن سوودی نییە با سوودی نەبێ کاکەجێ چ سوودی نییە سوودی نییە من ئاوا قساکەم سوودی نییە وەکو شێخزای تاڵەبانی یەکەیەکە هەموو ئەمانە ڕسواکەم ئەها لە قەد نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس وەکو مناڵەکانی مەسوول و نێچین ئەوانە کە سەفارەتوتە مناڵی لووس ئەو مناڵە لووسانە ئەیان ناو کۆڕووکۆبوونەوەکانەوە عزیزان وەکو پێشووی باس لە دنیا نییە تۆ سەرەکی حکومەتی مناڵەکەی خۆ بێن ناو کۆڕووکۆبوونەوە داینێنی حکومەتە وەزیرە وڵاتەکە مناڵەکە جێگرتە چیتە تۆ لە خۆتە هێنی کاکەجێ ها لەبەرەوە ئەوە ڕاستیەکان شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ ئارا مەحمەد حتا بمێنم هەر ئاوا تووڕابم بەڕاستی لەو دەسەڵات تەواو ناوی هەمووشیانە بەم یەکەیەک بە میلەت و بە هینیش ئەڵێم بە میلەت و بە لڤینیش ئەڵێم خۆتان یەک دایکەنەوە کاکەجێ وا مەزانن خەڵک لە کاتی هەڵبژاردنەکانی ئارا مەحمەد لە ماوەی ئەو هەڵبژاردنە هەموو شوێ لایڤەکەمەوە مەگە ئیتر قورگم پێوە نەمێنێت باش نییە ئەو کاتە خۆمزان هەڵوێستم چۆنە بێت لە بەرامبەر ئەوانیش باش نییە لەبەر ئەوە بەردەوامە ئارا مەحمەد هەموو توانای ئێوە ئەوەیە نێڵن بێەوە بۆ کوردستان کاکە نایە بۆ کوردستان نایە هەر بۆ خۆتان ئەو وڵاتم هەر نایە کاکەجێ تۆ باوکم من نەمبینی دایکم من نەمبینی برام من نەمبینی خوشکم من نەمبینی دوو پورم مردن نەمبینی پورزان من نەمبینی هەچی کەسەکانم هەیە نتانش بیبینەوە هەتایی کۆسە ڕەسوڵ باشە کێسە خوا ئاوای لێ کردووە کۆسە ڕەسوڵ بمریت شەبێ بە شەرتی خوا بمری بۆ خەم حەیرانەوە چونکە تعدا زۆر لە من کردووە نامرد چونکە من هیچ زەمبێکم نەبوو لە وڵاتە من لەو وڵاتە نەدزیم نە تاڵانم کرد نە پیاوم کوشت نە خیانەتم کرد نە جاسوس بووم نە هیچ بووم قەڵەمێکم پێ بوو دزی و گەندەڵی وەستامەوە بەس ئەمەنە بەڵام هەموو ژیانی منتان زەوت کرد بۆیە هەتا بمێن وەکو شێخ ڕەزا حیاتانە بم دەیان شیعریشم هەیە شیعری هەجوو بۆ ژن و کچەکانتان بەڵام پێم عیبە بڵاویکەمەوە لەو شێخ ڕەزا پیسترە دەیان شیعری ئەخلاقی بۆ ژنی هەر هەمووتان بۆ کچێوتان بەڵام پێم عیبە بڵاویکەمەوە ئێستا تا ئێستا بڵامێکەوە نەبێت ڕۆڵەکەی ببینێ هەموو شیعری هەجووە بەڕاستی هەمووی سێکسیە بەس پێم عیب بۆ باسیکەم جارێ بە هەر بمێنێ بۆ تاریخ شەو شۆگاتان خۆش خواتان لەگەڵ